هەڵەبجە تا ئێستا علوەیەکی گونجاوی بۆ ساڵکردنەوەی بەرەما کشتتوکاڵەکان نییە و گەراجێک ماوەی چەندین ساڵا بەبێ بوونی هیچ مەرجێکی تەندروستی و ژینگەیی کراوە تا علوەی شارەکە. تاوەکوی ئەسە علوی هەڵەبجە بەس لە زەریبە و باجە حسابی بۆ کراوە کە لە خاوەن دوکانەکان وەرگیراوە بەدەر لەوە لە هیچ خزمەت گوزاریەکە حسابی بۆ نەکراوە تەنانەت شارەوانیش نایەتە ناو هەڵەبجە بۆ پاکردنەوەی علوەکە خۆمان ڕۆژانە بەکرێ دەین بە عەرەبانە و بە ماتۆڕ ڕووبەوانەی ئەو پیسی و پاشاڵوشتە کە فڕادرێ فڕی دێنێ دەروی علوەکەەوە هیچ مەرجێکی تەندروستی تیان نییە هەتاوەکو ئێسا وڵی ئەگەر بە مەرجی تەندروستی بێ ئەوەی کە شەو مایەوە بێ بەیانی نەفرۆشرێت. لەلایەن کەرتی تایبەتەوە پرۆژەی دروستکردنی علوەیەکی پێشکەوتوو لە هەڵەبجە جێبەجێ دەکرێت. علوەکە لەسەر ڕوبەری زیاتر لە 15 زەوی و بە گوژمەی 6 ملیۆن دۆلار و بە چەندین تایبەتمەندی پێشکەوتووە بڕیارە لە ماوەی 4 ساڵدا تەواو بکرێت. جێگری پارێزگاری هەڵەبجە دەڵێت دروستکردنی علوەی هەڵەبجە گرنگی تایبەتی بۆ پارێزگاکە هەیە و بۆ ماوەی 25 ساڵی داهاتوو دەتوانرێت سوود لەو علوە گەور و پێشکەوتووە ببینرێت. هی حکومت نییە بڕیارە کە بۆ سەرجەم سنوورەکە و بۆ ماوەی 25 ساڵی داهاتوو سوودمەند بێت پارێزگای هەڵەبجە و دەوروبەری لەم علوەیە لەبەرەوەی کۆمەڵێک گەنجینە و ساردخانە و فرۆشگای تایبەتی تایە گرنگیەکی زۆری هەیە بۆ هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەتی جوتیارانی بەڕێز کە بەرهەمە ناوخۆیەکانیان ساڵانە لە جیاتیەوەی کە بینێرن بۆ علوەی هەڵەبجە چونکە و علوە هیچ مواصفاتێکی علوەی تیانە بەڵکو بینایەکە نە لە ڕووی تەندروستی لە ڕۆی ژینگەییەوە گونجاونی ئەوەی کە ئێستا مەوجودە ئەتوانن سوودمەند بن لێی و ئەتوانن بەرهەمەکانیان لە جیاتیەوەی کە ڕۆژانە ساغ بکرێتەوە بە بەرهەمێکی زۆر بەرهەمەکانیان بە نرخێکی زۆر هەرزان بفرۆشن ئەو کاتە ساردخانەکانی تێکرێت لە ساردخانەکانە هەڵگیرێ بۆ ماوەیەک و بە سیعرێکی گونجاو بە ڕێکەوتنیان لەگەڵ کۆمپانیاکە. علوەی نوێی هەڵەبجە لە 20 گەنجینە و ساردخانەی گەورە و 32 فرۆشگا پێک دێت 4 دەواازەی دەبێت و هاوکات مزگەوتێک و بەڕێوەبەرایەتی و فەرمانگەی حکومیش لەخۆ دەگرێت 156 گەراجی وەساندنی سیارەی گەورە و بچووکی تێدا دروست دەکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.